سێهەم لە سوودەکان و کاریگەری زیکر و یادی خوای پەروەردگار ئەوەیە کە زیکر و یادی خوای گەورە چاکترین کردەوەیە. ڕێز و پلە و پایەی ئینسان لە لای خوای گەورە بەرز دەکاتەوە. وەکو ئەبی دەڕدا بۆمان دەگەڕێتەوە کە پێغەمبەر فەرموویەتی صلی الله عليه وسلم: ألا أنبئكم بخير أعمالكم وأزكاها عند مليككم وأرفعها في درجاتكم. پێغەمبەر فەرمووی ئایا ئاگادارتان بکەمەوە لە چاکترین کردەوەتان و ئاگادارتان کەمەوە لەوەی کە لە لای خوای پەروەردگار بەرزتان دەکاتەوە و پاکتان دەکاتەوە بەهۆی ئەوە پاک دەبنەوە. و هەروەها ئاگادارتان کەمەوە بەوەی وە خەیڕ لەکم من ئینفاق الذهب والورق کە لە بەخشینی زێڕ و زێ و باشترە و کە لە ئەوەش باشترە کە ئینسان لەگەڵ دوژمندا بجەنگێت. پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم ئەوە کە لەو هەموو شتانە باشترە پلەتان بەرز دەکاتەوە بریتیە لە ذیکر الله. کاتێک کە هاوڵان فەرموویان قالوا بەلا یا رسول الله صلی الله عليه وسلم، گوتیان بەڵێ پێغەمبەری خوای ئەمە چییە ئەم هەموو پاداش و دەستکەوتەی هەیە؟ پێغەمبەر فەرمووی ذیکر الله تعالى، ذیکر و یادی خوای پەروەردگار ئەو دەستکەوتانەی هەنە لە دنیادا ئینسان ئاوا پاداشتی دەداتەوە و ئاوا بەرز دەکاتەوە، لە قیامەتیشدا ئینسان بەرز دەبێت لە لای خوای پەروەردگار و ڕێز و پلەی بەرز دەبێت و پاداشتی زۆری دەست دەکەوێت.